بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەشێکی نوێی بەرنامەی سۆراغی مێژوودا لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەمێنینەوە. ئەم بەشەمان بریتیە لە بەشی 16یەمی بەرنامەی سۆراغی مێژوو لە خەباتی سیاسی و چەکداری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان ساڵی 1970 بۆ 1970. هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا لە ناو خەباتی سیاسی و دروستکردنی ڕووداوەکانی بزوتنەوەی پەیوەندیدا بمێنینەوە، قسە لەسەر شێوازی کارکردن بکەین لە ناوچەیەکی جیاوازی باشووری کوردستان، ئەویش ناوچەی بتوێن پشدەر. قسە لەسەرەوە بکەین بزانین تا چەند بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لەم ناوچەیەدا ڕۆڵ و کاریگەریانەوە بە تایبەتی لە ڕێگەی زانایانی ئاینیەوە. میوانی ئەم جارەمان بریتیە لە هەر یەک لە بەڕێزان مامۆستا حەسەن کانیتووی نەوەی یەکەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و مامۆستا قادر هەڵۆنەیی نەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان. سپاس بە ئامادەبوونتان لە بەشی 16یەمی بەرنامەی سۆراغی مێژوو. سەلامەت بێ. مامۆستا حەسەن، سەرەتای خەمڵینی بیری ئیسلامی و کاری ئیسلامی لە لای بەڕێستان وەکو ئەوەی کە لە لای ئێمە لە بەردەسمانایە، ئێوە لە سەرەتاکانی دروستبوونی بزوتنەوەی پەیوەندیان ڕۆڵتان بینیوە، سەرەتای خەمڵینی کاری ڕێکخراوەی سیاسی و بانخوازی و بیری ئیسلامی بۆ کە یەگەڕێتەوە؟ أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ومن يتوكل على الله فهو حسبه. بەڵێ دیارە هەر لە ژوورێکدا ئەگەر هەتا چرا بە شۆختر بێ تاریکایی چڕترە، هەتا تاریکاییش چڕتر بێ چرا بە شۆخترە. کاتێک کە کۆمونیستی هاتە سەر حکم لە عێراقا، حیزبی شیوعی بە تایبەتی هاتە سەر حکم لە عێراقدا، دیارە ناچار بوون مسلمانان بیر لە مەسەلەی حرەکاتی ئیسلامی و حیزبی ئیسلامی بکەنەوە. بۆیە هەر لە بەرامبەر دامەزاندنی حیزبی کۆمونیستیدا ڕاستەوخۆ ئیخوان هاتە دامەزرا و دەستی کرد بە فعالیەتی خۆی و بۆ بڵاوکردنەوەی ئیسلام و تێگەیاندنی مسلمانان لە بەرامبەری کۆمونیستیدا. جا ئەوە بوو ئەمن وەکو شخصی خۆم باز دەکەم. من ناوم مەلا حەسەنی، باوکم نام مەلا حەسەنە، باوکم ناوی حاجی محەممەدە. من خەڵکی گوندی کانیتوم لە بنەماڵەیەکی نەخوێندەوار لە دایک بووم. بنەماڵەی دایکم مەلازادەن، بنەماڵەی باوکم نەخوێندەوارن. من لە سەرەتا خوێندنم لە مەکتەب دەست پێ کردووە لە ساڵی 1954. دوایە ئیمتیحانی شەشی بەکەلۆریم داوە لە ساڵی 1961. بەو شێوەیە مامەوە لە ساڵی 1967 هاوسەرگیریم کردووە، دەستم کردووە بە خوێندنەوەی کتێب و ئەو جۆرەشتانە و لە ساڵی 1972 چوومە حوجرەی فەقیان. ساڵی 1973 چوومە حوجرەی فەقیان و دەستم کرد بە خوێندنی مەلایەتی. لە ماوەی 18 مانگدا حەمد بۆ خوددا توانیم ئەو عیلمانەی کە مامۆستایان لە فەقیهاتی دەیخوێن ئەو عیلمانە بخوێنم و ئیجازەی مەلایەتیشم لە خزمەت مامۆستا عەبدوڕەحمانی کۆڵ لە سلێمانی وەرگرتووە بە لیژنا. مامۆستایان لیژنەیان بۆ گرتم، لەوێ ئیمتیحانیان کردم، ئەنجا ئیجازەی مەلایەتیان داومەیە. بەڵام ئەوە بزانین هەر لەو ڕۆژەوە کە چوومە حوجرەی و چاوم بە خوێندنی ئیسلامی و دینی هەڵێنا، بیرم لە مەسەلەی ئیسلام و سەرکەوتن و پێشکەوتنی ئیسلام کردەوە. بۆیە ئەمن کە لە ساڵی 73 ئەوە بوو، لە ساڵی 76 ئەمن ئیجازەی مەلایەتیم وەرگرتووە. بەڵام لە ساڵی 76 ئەمن پەیوەندیم کرد بە ئیخوانەوە، لەگەڵ ئیخوان بووم. بەڵام دوای ئەوە کە ماوەیەکی ئەمن ماوەی ئەو 1-2 ساڵانە لە ناوی بۆ هەشتا مامۆستا ئەو کاتانە کاری ئیخوانیش وەستێنرا لە ئەمە وەکو پەیوەندی تەنزیمی. ئەوە بوو کە ماوەیەک ئەمن لەگەڵ ئیخوان مامەوە تاوەکو 78. لە 78 لەگەڵ ئەمن لە ڕێگای حاجی عەبدوڕەحمانی نەورەسیەوە پەیوەندیم کرد بە پەیوەندی ئیسلامی. یعنی ئەو کاتە لە ڕێگەی حاجی عەبدوڕەحمانی نەورەسیەوە پەیوەندیت کرد، لە شاری سلێمانی پەیوەندی کرد لە منتیقەی حاجی عەبدوڕەحمان لە منتیقەی سوورە قەڵات بووم. ئەو کاتە حاجی عەبدوڕەحمان بە تایبەتی لە سلێمانی ڕاهات بوو، بۆیە بۆکنم ئێمە دانیشتین دوای قسەی زۆر و دانیشتنی زۆر. ئەنجا ئەو جارە من قەنەعەتم کرد کە بەڵێ ئەمانە بە کەڵک ئەوەی دێن کە لەو ڕێگایەوە خزمەت بکەین. بەڵێ جا ئەوە بوو ئەم کە چوومە ناو ڕابطەی ئیسلامیەوە زیاتر ئەمجا لەبەرەوەی حرەکە بەرە و حرەکەی چەکداری دەڕۆیی و ئینقلابی ئیسلامیش دوایەوە کە ئینقلابی ئیسلامی کرا دوای ساڵێک من نەفرێکم بە تایبەتی بەکرێ گرت
لە سوورەقەڵاتەوە نردم بۆ ئێرانێ بۆی لێکۆڵینەوەم بۆ بکات دەربارەی جمهوری ئیسلامی و انقلابی ئیسلامی ئێرانی داخۆ ئەوانە هەڵوێست و فعالیتیان چۆرە ببوورە مامۆستا ئەگەر بە تەحدیدی ساڵ و ڕۆژ و مانگەکەی ناتوانم ڕۆژێک چونکی نەمنووسیەوە مانگ و ڕۆژەکە بەڵام ساڵەکەی وەکو عەرز دەکەم دوای انقلابی ئیسلامی بوو ئایا 79 بۆی ئەلەو دەوروبەری 1970 ئەوانە بووە. نەفرێکم بە کتایبەتی بەکرێگرت و نردم بۆ ئێرانێ لەوێ بۆی کە معلوماتم بۆ بێنێتەوە دەربارەیەوە کە معلوماتی بۆ هێنامەوە یەکێک لە قسەکانی کە بۆی کردم وتی مامۆستا ئەو مەسئول و کاربەدەستانەی کە ئێستا لە ئێرانێ کاربەدەستن بەس نێوەکان گۆڕاوە دەسا هەر هەمان بەرتیل و هەمان شتەی کە جاران دەکرا لەوێ ئێستا هەر هەمان شتەیە ئەو معلوماتی بۆ هێنامەوە شتی کەشە بوو بەڵام ئەوانە بۆ گوتنێ نابن جا ئەوە بوو ئەو جار ئەمن لە سوورەقەڵات مامەوە تا هەشتاویەک لە هەشتاویەک ماڵم هاتەوە تۆ سووران لە هەشتاوێک ماڵم هاتەوە تۆ سووران و ئەمجار لەوێ دەستم کرد بە فعالیەتی بەڵام فعالیەتێکی یەکجار زۆر مزگەوتێکی زۆر خەرەباڵغم هەبوو هەم تەدریسم هەبوو هەم وتاری عەسرانەشم هەبوو چەند جار مامۆستا ببوورە ئەگە وەڵامەکەت بیر نەچێ بۆی تێنەپەڕێ بە سەرمانە ئەو کاتانەی تۆ کە ئەو نەفەرەت گرت وەک خۆتەڵی بەکرێ گرت و ناردە بۆ ئێران یعنی بیرت لەوە کردەوە یاخود لە تەنزیمەی کە مامۆستا عەبدوڕەحمان نەورەسی داعوەی بۆ کردووی ئەتانویست چی بکەن ئەتانویست بیرۆکەی دروستبوونی ئەم حرەکەیە کە لێرە دروستوە بیبەنە ئێران ئەو کاتە نە بۆ ئەوە نەبوو فقط ئەوە بزانین داخۆ ئەم حرەکاتی ئیسلامیە چونکی مسلمانان لە کوردستان و لە عێراق و بەتایبەتی ئەو شوێنانی کە ئیسلامی لێبوون هەمویان دڵیان زۆر بە ئینقلابی ئیسلامی خۆش بوو وەکو پەناگەیەکەوە ئەوە الحەمدولله حەمد بخوا پەناگایەک بۆ مسلمانان پەیدا بووە هومێدی ئەوەی دەکرێت جارێکی تر ئیسلام دەسەڵات بگرێتەوە دەست مادام لە ئێرانی ئینقلاب کراوە دەسەڵات کەوتەوە دەست ئیسلام دیارە ئیشەڵڵا هومێت هەیە لە هەموو شوێنێکی دەسەڵات کەوتەوە دەست ئیسلام ئەمە بۆیە ئەو دڵمان زۆر پێ خۆش بووە ینی هەموو کەسێک دڵی بۆی خۆش بوو بەڵێ تۆ تا ساڵی هەشتاویەکت باس کرد بەڵێ ئەمجا دوای هەشتاوێک کە ئەمن هاتمەوە بۆ تۆ سووران و ماڵەکەم هاتەوە بۆ تۆ سووران لەوێ دەستم کرد بە فعالیەت و تەدریس و مەوعیزە و ئەنجا وەچی دیش بەنیهێنی دانیشتن و جەلەسات و ئەو جۆرەشتانە زۆر هەبوو چەند جار ئەمن لەو ماوەیەدا لە ئەمن و ئەوانە ئیخبار دەکران بەڵام لەبەرەوەی برادێکی زۆر چاکم هەبوو لەوێ هەموو جارێ ئاگادار دەکردمەوە و کارەکەشی بۆ چادەکردم لە حکومەت هەتا ئەوە بوو مەسەلەی چوارقوڕنەی هاتە پێشێ دێمە سەر ئەو مەوزوع مامۆستا بەڵام ئەم مەنتیقەی ئێوە بە تایبەتی مەنتیقەی پشدەر بتوێن وا تاوەکو نزیکی سلێمانی و ئەندازێ شار باژێریش ئەو کاتانە جیاوازەوەی کە ستەمی بەعەس بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانی دروست کرد و مامۆسایانی ئاینی لە زۆربەی شوێنەکانەوە بە جۆش و خۆش ڕویان لێکرد وابزانام جموجوولێکی زۆری چەپ و مارکسیەشی تیا مارکسیستی تیا بوو ئایا تا چەند کاریگەری پەرچەکردداری مارکسیەکان و دژایەتیکردنی ئاین بوو کە ئێوە بیرتان لە دروستکردنی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان کردەوە من ئەوە ئەسلی باسەکەی من ئەوەیە بەڵام نەگەیشتمە ئەو جێگای ئەگەر ئیجازە بفەرمێ دواتر دێمەستە باشە مادام ئەسی ئەوەیە دواتر دێمە سەر باسەکەی چوارقوڕن مامۆستا قادر سەرەتای خەمڵینی بیری ئیسلامی و کاری ڕێکخراوەی و سیاسی ئیسلامی لای بەڕێستان بۆ کەیە گەڕێتەوە بە تایبەتی کە ئێوە زیاتر لە مەنتیقەی بتوێن پشت دەربوون بەنای خوای بەخشندە و میهرەبان سەڵاوی خوای تەعالا بڕژ بەسەر جانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم ئەمە لە بیدایەتەوە لە حەبتاوسێ کە من ئیجازەی مەلایەتی وەرگرت بووم بە مەلا لە دوای ئەوەی لە 75 لە بیدایەتە 75 ئەمە تانیهات 74 ئەمە چوون بۆ سەرگەڵ بە شێوەی مەلایەتی لێوم لەگەڵ شێخ عەبدوڕەحمانی وەکو یەک ماڵی وا بووین شێخ عەبدوڕەحمانی سەرگەڵە بەڵێ ئەو جار لە دوای دەکەمە ئەو بەخۆی ماڵی هاتە سلێمانی ئەو جار لەگەڵ مامۆستایانە من بە شێوەی گشتی لەگەڵ مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی هەڵەبجەی خواپیان کە لەگەڵ مامۆستا شێخ محەممەد بەرزنجی لەگەڵ ئەوانە تێکڕای مە هەبوو جار دۆستایەتیشم زۆر بەخۆوە لەگەڵ شێخ محەممەدی خاڵ هەبوو خوا عەفیکە لەگەڵ ئەو مامۆستایانە مامۆستا عەبدوڵای چۆرەستانی مامۆستا مەلا محەممەدی گەڵاڵی کەون ئەوانە لەگەڵ هەمویان دۆستایەتیمە بۆ هاتچۆم هەبوو ئەوانە ئیسپادی ئەوم لێ دەکردن کە لە ڕابردوو ئەوان چۆن بوون چیان کردو و ئەوانە ئیسپادی ئەوانم لێ دەکرد بە تایبەت لە مامۆستانی مامۆستا مەلا عوسمان و مامۆستا عەلی هەڵەبجەی کە ئەوان چۆن بەرهەڵسیان دەکەی ئەو فکرانەی کە پێچوانی ئیسلام بوون
بە تایبەت مارکسیت لەو کاتێدا کە حتا نەفیکران بۆ جنوب ئەوانە بۆیان دەژێڕام و کەچیان کردو ئەوجا چۆن لە زمانی عەبدولکەریم قاسمدا کە چۆن ویستیان مەلا بەکاربێنن اتحاد عولەما الأحرار دروست کرد لە سلێمانی و تەبەن مامۆستا عەلی بۆی جێڕامەوە کە چۆن وەزەکەی لێ تێکدا مامۆستا عەلی هەڵەبجێ بەڵێ عەلی عەبدولعەزیز ئەوجار ئەوانە تەبەن ئەوانەی هەموو دەجێڕاوە کە مامۆستا عوسمان لەگەڵ ئەحمەد حەسەن بەکر بێکەوە لە سزندا بوون ئەوانە هەمویان بۆ جا ئەو مامۆستایانە کە من زۆر لەگە خزمەتیاندا بووم تەبەن ئەوانە کە بەخشی ڕابردوویان بۆ دەجێڕامە ئیسفادەم زۆر لێ دەکرد ئەوجار لەگەڵ ئەوەشدا ئەوە پێش پەیوەندی ئیسلامی ئەوجار لەگەڵ ئەوشدا دوایی کە تەماشامان دەکرد ڕۆژ بە ڕۆژ حیزبی باسکە پەیدا بوو ئەوان بەو شێوەی کە میلەتی کوردی دەچەوساندەوە ئەمە دووشتمان هاتە پێشێ لەلایەکی هەستی لای دینیەکەمان کە خوای تەعالی فەرمانمان پێ دەکات واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ئەوانە هەر هەمووی ئەو هەموو ئاەتانە و هەموو حەدیثانە کە فەرمانمان پێ دەکات بە وحدەت و یەکگرتن ئەوە یەک لەلایەک کەس دیسان ئەو ئەحزاب ئەلمانیانە کە پەیدا بوون ئەوانش کە دائیمەن ئەمە لەگەڵیان لەبەرێکدا بووین بە تایبەت من لەبەرەوەی کە مندی مەسەری جوبەم دەبەردا بوو سەفەریشم زۆر دەکردم بۆ بەغدایە بۆ سەرگەڵ و هاتچۆم دەکرد لە ڕێدا دائیمەن ئەو پرسیارانن تووشی پرسیار مناقشات دەبووین جا ئەوێ دەڵێ ئینسان کە هەتاتی نوێ نەبێ ئەو نەخوات و ئینسانێکە پێویستی بوو ناسا ئەمیش بووە کتێبم زۆر دەخوێندنەوە کتێبم زۆر دەخوێندنەوە لەبەرەوەی شارزایی چاکم پەیدا بوو دائیمەن محاولەی ئەوەمان دەکرد کە هەم مسلمانەکان بە تایبەت مامۆستایان ئاگدارکەینەوە کە ئەو وحدەتە واجبە ئێستا لەبەرەی کە وحدەت نەبێ بە تەنیا ئینسان تاقەسوار تۆزێ ناکە هەم لە دوایدا خەڵکەکەی خۆشمان کە بە تایبەت ئەوانەی کەەوە بەخشا خوان بە خوێندەوە ڕۆشنبیر دەزانی بەڵام ئەو فکرانیان چۆ بە مێشتیەوە ئەمەش تەبەن ئینسان دەبێ لەسەری پێویستە کە چۆن پێی ناخۆش بەخۆی بچێت جانێ ئەو پێی ناخۆش بێ میلەتی دیکە خەڵکی دیکە بچێتە جانێمێ محاولەمان دەکرد تیانگەنین بۆی کەوان تووشی ناڕەحەتی نەبن هەم لە دنیا هەم لە قیامەت بە تایبەت أو آتمان زور كربو الشعار أعوذ بالله من الشيطان الرجيم أن هذا صراطي مستقيمة فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيلي زور أو ما بوش يدك إنه كاكا أما كدلين بز إسلام راستا لبرو إسلام خواتاك وتنياها كوابي برنامجيجي برنامج الريك وراستا وهتا دنيا خرادي بهيج كزنات واني بتعبد قرآن دسكاري بكو يعني لي زيادة كون لي كم كا كوابي المسلمان دائما وحدتي دبي ئەگەر بێت و لا نەدە بەڵام ئەگەر لادەوە شتێکێ جا ئەوە مابۆڕم دەکردنەوە ئەوش مابۆڕم دەکردەوە ئەو ڕێزکانە و ئەو ڕێبازانی دیکە دائیمەن تەفرەقە و پەرتەوازەی دەخاتە ناو کۆمەلگا ئەو کاتەی چەندی قووەتی پەیدا ببێ لە دوایدا ئەو قووەتە دیستان بە بەلاش دەڕۆ و تەبەن وەکو کە خۆی تا دەفەنە فەتەفشەل وتەذهبەری حکوم جا لەبەر ئەوەی ئەمە ئەو تووشی ئەو دوو هەڵوێستانە دەبووین ئەو دوو هەڵوێستانش بەو شێوەی ئەمە محاولەمان دەکرد بە شێش جوان مامۆستاکان ئەوەی کە شارەزانە بە تێگەێنین تێگەیشتی ئەوە هەروەها خەڵکەکان دیکەس بە تایبەت گەنجان وانەی کە خوان بە ڕۆشنبی دەزانی بۆ ماڕوون دەکردنەوە کە زۆر جاران دەوروبەری ساڵی هەشتاکان بەڵێ وەڵاو لە هەفتاکانیش لە دوای هەفتا و پێنج بێتباوە ئەم لە هەفتا ئەو کاتەی سەرەتای سەرهەڵدانی کۆمەڵی مارکسی لینی بەڵێ ئەرێ وەڵڵا تەمەنەوە لەبەرەوەی کە ئەمانە مامۆستا ئەکرێ بڵێن یعنی ئەمانە تۆ تەوێ باسیەکەی بڵێ هۆکاری خەمڵینی بیریکاری ڕێکخراوەی ئەو پێش پەیوەندیشدا ئەمە ئەو فکرەمان هەبوو کە دەوێت مسلمان ببێتە یەک پارچە مسلمان هەست و هۆشێکی ڕۆشنی هەبێ خەڵکی کەس ئاگدار کات و خەڵکی ئیسفادی لێ بکات کەی پەیوەندیت کرد بە پەیوەندیەوە پەیوەندی ئەوە عەرز دەکەم مامۆستا شێخ محەممەد بەرزنجی بە خزمەتی گەیبووم ئەوجار کاک حازم عەبدوڕەحمان نەورەسی بەهۆی ئەوقافەوە سوزوو یەکترمان دەبینی شێخ عەبدوڕەحمانش بەهۆی ئەوەی کە وەکو یەک عایلە وابوون بە زۆری شێخ عەبدوڕەحمان لەگەڵ مامۆستا عەبدولەتیفیش خوا عەفوی کە ئەوانە هەر هەمویان ئەمە وانەکە لەگەڵ مامۆستا مەلا عوسمان مامۆستا عالیش هەروەها بەهۆی ئەوەی کە من لە سەرگەڵ و زوو دەچوومە سلێمانی زوو بە خزمەتیان دەگەیشت بەڵێ بەڵام من ئەوەی کە معلوماتە لام ببوورە بەر لەوێ و ناوانە بێنی تو ئەبزام لە بەغدا مامۆستا عەبدولەتیفی واژەیە بینی کە مامۆستای زانکۆیە لە جامعەی ئیمام عەزەم ئەوە ڕاستە ئەو بەڵێ لە بەغدا من چووم ئەو کاتە لە کولەی ئیمام عەزەم دەرسی دەگوتەوە ئەمیش لەبەرەوەی مامۆستا عومەر هەیە ژنبرامە لەگەڵ مامۆستا ئەحمەدی خندووەڵی لەوان لەوێ بوون چوون بۆ لایوان مامۆستا مەلا عەبدولەتیف لەوێ دەرسی دەگوتەوە
ئەمن ئەوم نەدەناسی چی یعنی ئەمە ناسین بوو یاخود بەڵ تەسیری یەکەم ڕێکخراوە جار کە ناسین بوو لەگەڵی کە چوم لەوێ ئەمیش لیباسی مەلاتیم دەوەرەتی مامۆستای سلێمانی وەرەژوو لە توش بۆ دەرسێ لە دەرسەکەی بەرداریم کرد و سووری پێخی دەگوتەوە ئەو جار لە دوایدا بە تەواوی تعارف لەگەڵ پەیدا بوو ئەو جار لە دوای دەکە هاتەوە بۆ هەولێرێ ئەو جار کە هات شوێی دەکرد بۆ ئێرەش بۆ ڕانیە تەمەەن تێکەڵاوی دۆستاتیمان زۆر بوو لەوێ ئەمە تەمەەن لەگەڵ شێخ عەبدوڕەحمانی شەروە شێخ عەبدوڕەحمانی خواپی کە ئەو هەر لە بیدا و لە بەردی مناغێ لەگەڵدا بوو ئەمە لەگەڵ ئەم ناوانەی مامۆستا بوورە ئەم ناوانەی تو هێنا هەمویان کارکتەری دروستکردنی ڕووداوەکان و سەرەتاکانی بزوتنەوەی پەیوەندی بوون بەشێکیان لە نەوەی یەکەم بەشێکیان لە نەوەی دووەم بە تایبەتی مامۆستا عەبدوڕەحمان نەورەسی لە سەرەتاکانی بیدایەتەوە بوو حاج شێخ عەبدوڕەحمانی سەرگەڵووی بە ڕەحمەت بێ ئەویش یعنی ئەمانە تەسیری کارە ڕێکخراوەکەشیان لەسەر بەڕێزت هەبوو بەڵێ ئەمن وەکو پێدەم بەڕاستی ئەمن وەکو تەنزیم و حیزباتی کە ئێستا خەڵک دەیکە من ئەوها ئەوم حەز لێ نەبوو بەس ئەمن وەکو چۆن کە دەڵێ واجب ئینسان دەبێ واجبینەکە و ئەو جەوەتی کەس ئەرۆڵا بۆ شێوازێ من هەوڵم دا ئەوانیش بەشێکی زۆریان هەروە بوون بەڵام مامۆستا دوجار هەوڵی مامۆسایانی ئاینی لەگەڵ هەوڵە سیاسیەکانی ئەو نخبەی لە ناو شاری سلێمانیا بزوتنەوەی پەیوەندی دروستەکەن هەمووی دوجار بزوتنەوەیەکی ڕێکخراوەیی سیاسی لێ دروستەوێ و دواتر ئیعلانی کاری تەنانە لە ڕۆژهەڵاتی کوردستان کاری سەربازی شەکە بەڵام یعنی تۆ کە پەیوەندیت بوانەوە بوو هاتیتەوە لە ئێوە لە ڕانیە ئیش و کارتانە کرد زیاتری هەر لە منتیقی سەرگەڵ و ناوە نەخێر ئەمە لە شوێنی کەش ئەمە بەس دەمانەویست ئەو کاتێک کە تەماشامان کرد بە تایبەت ئەمە هەستمان پێکرد کە وەزی کورد زۆر خەتەرە لەبەرەوەی کە عەلی عەسکەری هاتە دەرێ هاتە سەرگەڵ و ئەمن لەوێ بووم کە هات لە پەنا من دانیشت وتاری بۆ خەڵکەکەی داوتی ئەمە ئێستا وەختی شۆڕش نەبوو کاتەکەی ناسکە بەڵام لەبەرەوەی ئەو لە جنوب بە شارەوانێک تەعین ببوو تی ئەمە خەبەرمان پێگەیشت کە حکومەت نیازی وایە پاشی بینێککە ئەو بەناوی خزمەتگوزاری و ئەو دیانە دێنێتە خوارێ دەدێ و دەدێ دوانزەدە ئەوانە کوان دەکاتەوە ئەوە قۆناغی یەکەم وتی چونکە ئەمە تەماشامان کردووە نووسراوە ئەلقوڕە عەسریە الموەقەتە کاتی تی ئەو جار خەبەرمانێ دوای بەهۆی ئیغراءات و هێشتی ستیان پێبەخشێ وەکو ئەرزە و خان و ئەوانە بۆ جنوبیان دەنێ پارەی زۆریان داتێ بەڵام تی ئەوەی زۆر خەتەرە کە ئەماگەمە لێ لە ئاخیریدا قۆناغی ئەخیری یەک کوردی لە عێراقدا ناهێڵێ ئەوەندە خەبەرەکەی ئەوە کە بۆ ڕۆشنکردینەوە ئەمە لە دوای دەکەبیرمان کردو کە ئەو وەزە خەتەرە لە گۆرەبێ کەوابێ واجبە وەکو چۆن ئینسان کە تەماشا دەڵێ ئەوە واجبە دەبێت ئیلا بیکەینێکی تاوان بادەبی بە واجبمان دادەنا کە ئەمە مسلمانان ئاگدارکەین کە کاکە ئەمە چۆن دروستە بکرێت دژی حیزب دەبێ مسلمانان ئاگدارکەینەوە کە مسلمانان لە هەموو شتێکدا هەر بە قسەی نەکەن هەرچی حیزب بیڵێ بڵێ بەسەر چاو چونکە وەختی خۆی پیرعونی خۆ یەکەم جار داوای خواتی نەکرد دەفەرمێ فەستەخەفە قەومە فەئەطاعوه هەرچەند ئەو هەرچی دەیکرد هەر ئیتیعان دەکرد دوای وتی ئەنا رەبکم الأعلى تێم گەورەترین خواتانم جا بۆ نمونە وای لێ هات بە حیزب بەعسیش کابرا براکەی ئیعدام دەکرد بۆ حەقی گولەکانشی لێ وەرگرێتەوە نەفسی دێت تازی بۆدانێ ئەمە شتانە زۆر تاسیل لەمە کرد ئەرێ وەڵا بۆ خۆم چوم تەڵقینم داوە کە هاتوین نەیان وێرە خەڵکەکە تازیدانە مامۆستا من دوایی دێمەوە لات ئەمە تا ئێرە و بزوتنەوەی پەیوەندی چمەوە لای مامۆستا حەسەن مامۆستا حەسەن لە منتیقەی ڕانیە ڕووداوێکی گەورە ڕووەدا بە تایبەتی لە ساڵی 1984 شەوی 20 کە پێم وایە مامۆستا عومەری تیمار لە منتیقە شەهید دەبێ دواتر مەراسیمێکی زۆر گەورەی بۆ ڕێخن لە زانایانی ئاینی بەناوبانگ کە خەڵکە دیارەکانی وکو مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و مەلا عەلی بیارە و تەنانە ئەو کاتانە کە تەمەنیشی زۆر نەبوو مامۆستا عەلی باپیریش بەشداری تیا کردووە ئەو ڕووداوە چۆن بوو ئایا هەندێک کەس ئەو ڕووداوە واشو بهێن نەڵێن ئەوە نیمچە کۆنگرەیەکی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و نیمچە ئیعلانکردنێک بوو لە باشووری کوردستان کە خەڵکەکە بێتاقەت بوو لەو جۆرە کردەوانە کە بەرامبەر زانایەکی ئاینی ئەنجام درا نازانم ئێوە تا چەند ئاگاتان لەو ڕووداوێک و خەڵکی ناوچەکە نەگەمە ئاگادار لە مەوزوعەکەین بەڵکو ئێمە لەوانەیە هەڵسوراوی ئەگەر یەکەمیش نەبوو بین لە هەڵسوراوەکانی ئەو کارەی بووین بۆ کۆکردنەوەی ئەو مامۆستایانە و بۆ بەستنی ئەو کۆنگرە و بۆ تەواکردنی تۆش بە کۆنگرە ناویە بیت بەڵێ منیژێت بە وەکو کۆنگرە وەکو کۆبوونەوەیەک من پێم وابوو ئەوە شتێکی گرنگە چۆن بوو ئەو مەوزوعە دوایەوە کە مامۆستا عومەر شەهید کرا
دیارە ئەم مامۆستا عومەر یەکەم مامۆستا نەبوو کە شەهید بوو. وەکو عەرزم کردی من معلوماتم لە ئێرانێ هەبوو، کۆمونیستەکانی ئێرانێ دەستیان کردبوو بە شەهیدکردنی مامۆستایان. ئەوە بوو بە معلوماتی تەواوم هەبوو کە ئەوانە 75 مامۆستایان لە مامۆستا بژاردەکانی کوردستانی ئێرانێ شەهید کرد. هەمان دەستور کۆمونیستەکانی هەرێمی کوردستانیش هەمان بەرنمەیان گرتە پێش و دەستیان کرد بە شەهیدکردنی مامۆستایان. هەتا مامۆستا مەلاحەمینی چۆم حەیدەری دەفەرمێ ئەمە مامۆستای حوتەمینە کە شەهید دەکرێت. لەو کاتەشدا مامۆستا عەبدوڕەحمان شەوکەت لە سلێمانی شەهید کرا لە پێش مامۆستا عومەریدا. بەڵام ئی مامۆستا عومەری لەبەرەوەی کە شەهیدکردنەکەی هێندە ناحەق بوو، هێندە نابەحەق بوو، هێندە بێویژدانانە بوو، مامۆستایان ئەویان پێ قبوڵ نەکرا و هەستانی عەلانیان کرد بۆی هەموو میلەتی کورد ئاگادارکەنەوە کە ئەمە هەڵوێستی ئەوانەیە بەرامبەر بە موسڵمانان و بەرامبەر بە دینی ئیسلام. بۆیە ئەوی کە خۆی بە موسڵمان دەزانێت دەبێت فعالیت بکە و هەر سوڕێ بۆ تەواوکردنی ئەو کۆبوونەوە گەورەیە. جا ئەو بوو کە کۆبوونەوەکە لە چوارخوڕنەی کرا. من یەکێک بووم لەو کەسانەی کە وتارم بۆ دانرا بوو کە وتاری بخوێنمەوە، بەڵام بۆم نەخوێنراوە لەبەرەوەی کە من نەخۆش بووم ئەمن وتارم نەخوێنەوە. ماسایان وتاریان خوێندەوە، مشتەکانیان باسکردن و بەڵام ئەوەشمان ئاگا لێبێ ئەو کەسانەی کە گوێیان لە شیزەکان بووە لە وتارەکان بووە، هێندێک کەسیشی تێدا بووە کە خائین بووە، هەتا دیفاعی لەو کۆمونیستانە کردووە کە مامۆستا عومەریشیان شەهید کردووە. لە کاتی لە ناو وتارەکەیدا باسیەوەی دەکرد لەوانەیە بە غەڵەت کرابێ یا بەهانەی ئەو جۆرە بەهانانەی دێنانەوە. جا ئەوە بوو ئەمن باسی تەفسیلاتی ناکەم لەبەرەوەی هەموو کەس گوێ لە هینەکان بووە، شیتەکان بووە، وتارەکان بووە. ئەو کاتە قەرەباڵغ بوو، زۆر قەرەباڵغ بوو، زۆر هەینیە حکومەت پێم سیر بوو کە ئەمە لە چواقوڕنا ئەو کۆبوونەوەمان کرد و دانیشتە گەورەیە بوو، حکومەت ئاگادار بوو، حکومەت هیچ پێی ناخۆش نەبوو، بۆ چونکی لەو کاتەیدا باسی حکومەت نەدەکرا. بەڵام خوا عەفوی کە مامۆستا مەلا قازی بوو کە مامۆستا مەلا قازی بای مامۆستا عوبەیدڵای چ بوو؟ مامۆستا مەلا فەتاح. خوا عەفوی کە مامۆستا مەلا فەتاح فەرمووی کاکە حیزب دووە، بە ئاشکرا فەرمووی دوو حیزب هەیە، یەکیان حیزب الله، یەکیان حیزب الشەیطانە. ئیتر لێرە معنای حیزبی باسیشی گرتەوە کاکە. ئەلا ئین حیزب الله هم المفلحون، حیزبی خوددا سەرکەوتووە. ئەنجا جار مامۆستا مەلاحەمین چۆم حەیدەری فەرمووی کاکە لەو فەرمووی ئەمە مامۆستای حوتەمینە کە شەهید دەکرێت لە هەرێمی کوردستاندا. مامۆستایانەگە هەروە بێ بەڕاستی پێدادێن و هەمان شەهید دەکرێت. بەڵام مامۆستا ئەوەی کە گرنگە، یعنی ئێمەوەی کە پێشتر باس کراوە لە منتیقەی سلێمانیە، لە منتیقەی هەڵەبجە و گرمیان و ئەو ناوچانە بەدەیان پاسخەڵک کۆکراوەوە و هێنراوە بۆ ئێرە. ئەمە هین بەشێکی زۆری لەو کارەکتەرانەوە لە هەڵسوڕاوەکان تەنانە بەوەشەوە کە ئاهەنگەکەی بەڕێوە بردووە مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی بووە، یعنی ئەو بەڕێوەی بۆ هەڵی سوڕان و حەماسەت و جۆش و خۆشێکی بە وەسعەکە داوە. زۆربەی ئەو قیادانە دوای ئەبن قیادەی بزوتنەوەی پەیوەندین. ئایا ئەمە بەشێکی تەسیراتی ڕێخستنەکانی بزوتنەوەی پەیوەندی نەبوو بۆ کۆکردنەوەی خەڵکە بە تایبەتی کەمال دۆڵپەمووی کە یەکێکە لە دامەزرێنایی بزوتنەوەی پەیوەندی خۆی باسی ئەکاڵێ من خۆم سیارەکانمان ئەگرت و ڕێکمان نەخست و لە شاری سلێمانیوە خەڵکمان ئەنارد. بەڵێ بۆ کۆبوونەوەکە کۆبوونەوەیکی زۆر گەورە بووە، ئیتر هەر کەسە بۆ خۆی بە نێتی خۆی بەدڵی خۆی بە فکرەی خۆی هاتووە. بەڵام جا دوایە ئەو خەڵکە چۆنی گۆڕان بەسەردا هاتووە یان چۆنی گۆڕان بەسەردا نەهاتووە، ئەوە ئەمن ئەوەی نازانم. ئەوەی کە من ئێڵم دواتر قیادەکانی بزوتنەوەی پەیوەندی دەرەکەون ناوبڕێوەرەکەم دوای ناوبڕەکە درێژەی پێین. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە. دووبارە سڵاو. مامۆستا باسی ئەومان کرد، ینی بەشێک لەوانە کە دەرەکەون دوای هەموو ئەڕۆنە بن بەشی زۆریان هەم قیادەی بزوتنەوەی پەیوەندی و بەشێکی زۆریشان تەنانەت لە قیاداتی دواتر بزوتنەوەی ئیسلامی بەتایبەتی مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و ئەوانە دەرەکەون. کەواتە بە جۆرێ لە جۆرەکان کاری ڕێخستنی ڕێکخراوەی بزوتنەوەی پەیوەندی ئەندازەیەک حزوری هەبووە لە ناو مناسبەت. زۆریش حزوری هەبووە. دەتوانم بڵێم لە 1970 دەوری هەبووە، دەورەکە دەوری حیزبی ڕابطەی ئیسلامی بوو لە کۆبوونەوەکەدا. بەڵێ من بەڵێ بەڵام جا
پێم وایە باسی ئەو کۆبوونەوەی ئی چاقڕنەی لەبەرەوەی کە زۆر باسکراوە و گوتراوەتەوە زۆر لەگەڵ لەسەرەوە مۆزوعە نەڕۆین باش دێمەوە بچمەوە لای مامۆستا بەس ئەوەندا ئاگال لەوەی بێ لە عینی کۆبوونەوەکەی چوارقڕنەیدا بڕیاردرا مامۆسایان هەموو بڕیاریاندا کە لە وتاری جێژنێدا لە وتاری جێژنە و جومعە کەچی هەرچی بە دواوەدا بوون زۆر بەتوندی باسی ئیدا ئەو مەوزوعە بکەن باسی شەیدکردنی مامۆستا عومەری بکەن و ئیدانەی بکەن و ئەوانە دواتر ڕێک دێمەوە سەرەوە چکاوە پەیوەندی بە بەشێک لە هیجرەتەکەی تۆیە کە سەرەتا لەگەڵ مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی ئەچنە ڕۆژهەڵاتی کوردستان با بچمە لای مامۆستا قادر. مامۆستا قادر تۆ وەکو خەڵکی مەنتیقەکە چه ئاگایە کرد لە ئەو کۆنگرەیە ئەو کۆبوونەوە گشتیە فراوانەی 27 ڕەمەزانی ساڵی 1984 بوو لە مەنتیقەی چوارقڕنە؟ والله ئێمە وەکو عەرزم کردیە من لە پێش زنەوەی پەیوەندیش ئەمە ئەو فکرێمان هەر هەبوو کە دەبێت ئەمە خەڵکی ئاگدارکەینەوە کە تەماشامان دەکرد حیزب وا چۆن زوڵم لە میلەتی کورد دەکا کە هەموو شتێکی لەگەڵ میلەتی کورد دەکرد نێتیشی زۆر خراپی هەبوو. دەمانەویست کە وەحدەتێک دروست بێ کە ئەو خەڵکە لەڕێ ئەو وەحدەتوێ هەم دینەکەی چاک پیادە بکە و لێ حاڵی بێ هەم محاولەت بکەین کە مانای خەڵکی ئاگدارکەینەوە هەرچی حیزبی باسی گوتی بە قسەی نەکرێت. جا لەبەر ئەوەی ئەوەمان کە ئەو لە لایەک کەس ئەوەمان لە پێش بە ئەو مارکسیانە کە پەیدا بوون ئەوان دائیمەن مناقەشیان لەگەڵ دەکردین دەیانگوت خوانیە یان دەیانگوت محەممەد هەر خەریکی مێبازی بوو ئەو شتانە ئەمە ناچار بووین کەمە جوان بۆیان ڕوونکەینەوە بۆی کە ئەوان بە سەرگەردانی نەمێنەوە ئەو تەفرەقە و پارچە پارچەیەش بۆی ئەو حیزباتی نەکەوێتە بینی میلەتی کورد وەکو ئێستا کەوا لێ هاتووە کە میلەتی کورد سەری بەو فەرسێکێکی ئێستا هیچ ڕەونەقێکی نەماوە هێز و پێزێکی نەماوە بەوەی چی بەهۆی ئەو هەم باڵێنەوە جا ئەمە لەبەرەوەی ئەو کاتێ و فکر دەمانزانی بە پێی ئاەتی قورئان دەمانزانی کە ئەوە خراپە وای لێ دێت لەبەرەی هەوڵی زۆرمان دەدا کە ئەو وەحدەتە هەبێ ئەو وەحدەتە پەیدا بوو بەرهەمی ئەو وەحدەتەی ئەوەی چوارقڕنەشی لێکەوتەوە یعنی ئەو چوارقڕنەش بەشێکی درێژکراوەی ئەو واقعی ململانی چەپ و ئیسلامە بوو لە مەنتیقەکە. بەڵێ ئەرێ وەڵڵا تەبەنەوە ئەو جار لەگەڵ ئەوزادیسان ئەو بەرهەمی ئەو وەحدەت و یەکگرتنەی بوو کە وای لێ هات کە هەرچی حکومەت بیگوت بە قسەمان نەدەکرد. تۆ چ ڕۆڵێکت بینی لەگەڵ زانایانی ئاینی لە ڕووداوەکەی چوارقڕنە؟ وەڵڵا ئەمە بەشدار بین لەوێ تەبەن لێ بوو حزورت هەبوو ئەو کاتانەوەی کە مامۆستا حەسەن باسی کرد وەکو نیمچە کۆنگرەیەک بووە خۆ ئیعلانکردنێکی بژوتنەوەی پەیوەندی بوو تۆش ئەو کاتانە پەیوەندیت هەبوو هەستت بە یعنی جم و جوڵەکە ئەکرد؟ ئەرۆڵە هەمووان هەستمان پێ دەکرد تێگەیش لەبەرەوەی چونکە ئەمە ئاگامە لە شت هەبوو چونکە دایمەن ئەمە مامۆستانمان هۆشیار دەکردەوە کە دەبێت ئینسان وریابین ئەوەی کە زەرری بۆ ئیسلام هەیە ئەمە نێڵین ئەوەی کە زەرری بۆ نەتەواتی هەیە نێڵین ئەوشتانە ڕووبدا جا لەبەر ئەوەی ئەمە دەمانزانی ئەوە زەرری زۆرە کە وەکو ئێرانێکە دەستیان بە مەلاشەیدکردنی کرد بوو ئەوە زەرری زۆرە بۆ میلەتی کورد لەبەرەوەی چونکە لە زمانی زوزدا تەبەن سەدام میلەتی کوردی بەوەی تاوانبار کرد کە میلەتی کورد مرتەد بووتەوە لە ئیدینا لە دین هەڵگەڕاوەتەوە هەتا گەیشتە ئەو قۆناغی کە لەو کاتێدا ئەو لە دەوڵەت دووەری عەرەبی جەیشی دێنا و زابط و عەسکەری دێنا پێی گوتبن کەەوە لە دین هەڵگەڕاونەوە جیهادە وەرن کاتێک هێندیشان هاتبن ئەو پشدەرێ لەوەیە کە گویان لە دەنجی بانجی بوو پیان گوتبوون باشە بە خەڵکیە باشە ئەمە بیستمانە کێرە مرتەد دەنێت باشە و بانگە بە هەڵە پیان گوتون ئەوە غەڵەتە میلەتی کورد لە زۆربەی میلەتان موسڵمانترە میلەتی کورد کە هەرچەند کوردە ماڵام موسڵمانی ڕێک پێکە زوڵمی لێکرا و زوڵمی لێ دەکرێت ئەوە یەکە جا ئەو جار لە دوایشدا ئێمە ئەو وەحدەتە وای لێ کردین کە چۆن دەبێت بەرهەڵەسی بکەینەوەی کە لە دژی ئیسلام بوەستێ ئێمە بۆی ڕوونکەین با بە تۆ بەسەوە چووی با میلەتی خۆشمان بی بامە هەو زبانیش بین با هەو نیشتیمانیش بین ئەتۆ وەکو ئەوی واکە کۆمەڵێک وەکو پێغەمبەر بەیانی کردووە کە قورئان کردووە بکەوتە خوارێ بکەوتە سەرەوەی خواری وتیان جامە بۆ بەسەری سەرەدا بڕۆین هەر سەر کنیشتێکەکەین و لێ ڕاوێ ئەوان دەڵێ دەبێت دەستی بیگرن ئەوانەی سەرێ ئەگە دەستی نەگرن بێدەنگەی بکەن مانایەوە دوای بنەوە قاتی بنەوە پڕ بوو ئەوی سەرش غەرق دەبێت لەگەڵوی
جامە ئەومان حساب دەکرد کە بێت و ئەمە بێدەنگەی بکەین ئەوها مانایە کابرا بە ئاشکرا دژی خوا و دژی پێغەمبەری بدوێ ماناوە ملەتی کوردی جاری سەردان طبعا ئەو کاتانە ڕێکخراوی سیاسی ئەندازەیەک بزوتنەوەی ئیخوان مسلمینیش چوو بۆ دۆخی متبوونەوە یا چەق بەستووە تاکە ڕێکخراوێکی سیاسی بزوتنەوەی پەیوەندی بوو هەموو وەزیفەی بزوتنەوەی پەیوەندی ئەو کاتانە دوو جۆر خەبات بوو خەباتێکیان دژی ستەمی بەعس خەباتێکیان ململانەی فکری و ناوخۆی لەگەڵ چەپ و مارکسیستەکانە ئێوەکو زانایانی ئاینی لە ناوچەکە هەر لەسەر ئەو شێوازە لە ئیشکردن ئەڕۆشن لەگەڵ ئەو حرەکەتە بەڵێ تەمەەن ئەواخر بۆ ئەوانەی کەوە لانی خەیر ئیسلامیان گرپ و محاولمان دەکرد لە ڕێ حیوار و حتا جاری وا بدادەنیشم بەخۆشیش تەبەن ناقەشەی ئاسایی بەڵام مناقەشەی ئاسایی ئەرێ وەڵام بۆ خۆمێکی لەوانە بووم کە سعودی یەکترمان بریندار نەدەکرد بەڵام بە شێوەیەکی علمی و جوان بەکتما ڕوون دەکردم دم کاکە ئەوە لێدی بەڵێ ئەو کاتانە طبعا ماوەسە شێخ محەممەدی بەرزنجی ئەوانە بەڕەحمەت بێ بەر لەوەشی هیجرەت بکا بۆ ئێران بە تایبەتی لە ئۆردوگای شانەدەری دەورێکی باڵایە بینی ئێوە چ علاقەیەکتان لەگەڵ ماوەشێ محەممەدی بەرزنجیە عرض دەکەین ماوەسە محەممەدی بەرزنجی یەکەم جار کە ئەمن بە خزمەتی گەیشتم لە سارەی دابوو لە بەغدا لە کولی دەخوێند کە هاتەوە ساڵی چەند بوو مامەستا واللهی لە حەفتاکاندا بوو بێ لە دەوری حەفتا و 5 نازم بیزەبی ناسینەکەت بەر لە بزوتنەوەی یەکەم جار لەوێم ناسی کە سوورەی قل ئەعوذ برب الناس قل ئەعوذ برب الفلق تەفسیر کرد بۆ خەڵکێکی لە ناو سارەیدا جا لەوێ زۆر محەبەتم لەگەڵی پێدا بوو ئەو لە سلێمانیش کە بە زوو بە خزمەتی دەگەیشتم و بەرهەمی ئەو وحدەت و یەکگرزی مسلمانان بوو کە چەندان شت ڕوویدا ئێشی لەوانە کە ماوەسە مەلاشێ محەممەد دیارەکە ئەو بۆ خۆی پەیوەندی هەبوو ئێشی بوو لە دامەزرێنەرەکان کە لە کاتێکدا حیزب باز مەجلیسی وەتەنی دروست کرد کە ماوەسە شێخ کەمال لە ڕانی ئەویش ئێشێک بلەوانەی کە بەشدار بوو لە هەموو مستەوای عێراق مەلای بانکردن تەمەەن مەلای بانکردن بۆی کە غەیری مەلاژ مۆسەقەفینیشی بان کرد بەڵام لەو کاتێدا ئێشی لەوانش ماوەسە شێخ محەممەد بوو لەو کاتێدا لە تەلەڤیزۆن نیشانی دەدا و بە چای خۆم دیتم لە هەموو ئەوانەی کە بەشدار بوون نەفەرە کەستا ئەوش بە ناوی ئیستیفسار نەک وەکو ڕەخنا بەڵام ماوەسە شێخ محەممەد زۆر بە جەریانە ڕاپەڕی کە ناملکەکەی خوێند بۆ بەرنمەکەی کە تێدایە مەجلیسی وەتەنی چۆنە و چۆن دروستکرا و چۆنە هەڵبێستەکان ڕاست بۆ وەکتی باشە ئەو مەجلیسە ئەو دموکراتیە دموکراتیەتێکە ئێوە کە دەڵێ مەجلیسی قیادەی سەورە کە بۆ خۆیان هەڵبژاردووە کەسەڵی نەبژاردوون ئەو جا دەڵێ هەر کاتی حەزی لێبوو بۆی هەیە مەجلیس وەتەنی حەلکە چۆن دەبێت مەجلیس وەتەنی هەموو عاشعبی عراق ڕێی بەداوە ئەوان بەس بخوان ڕێیان بخواندەوە حەلیکە ئەمە مامەسا لە ڕێی بەڵێ ماوەسە شێخ محەممەد بەڵێ پێش دەم ناسی بەڵام دەڵم بەرهەمی ئەو وەحدەتانەیە جا چەند شتێک کەس باز دەکەم بەرهەمی ئەو یەکریزیە کە ئەوە لەو کاتێدا ماوەستا ئەبۆ شێوەی حتا ماوەسە شێخ کەمال وەزیری ئەوقاف خەریب و هەست دای پەڵۆسێ وەزیری عەدل عاقڵ بدەیزانی کە لەسەر تەلەڤیزۆن نیشان دەدرێ هەیان دەچێت سەری شارەتە کنینەکەی ماوەسە شێخ محەممەد لە دوایشدا جارێک کەس لە وتارگە لە شانەدەری لە دژی وەزیری سەقافەی عالام حتا لە وتارەکەیدا هەیە لە کاسێتەکەیدا قسەی پێگوتووە ئەو لە دوای دەکە هیچ حزور تەبوو لە وتارەکانی ماوەسە شێخ محەممەد لە سەردەمی کاری بزوتنەوەی پەیوەندی لەو کاتانش علاقەت هەبوو لەگەڵ بەڵێ علاقەم لەگەڵ هەبوو لە پێش دەست علاقەم لەگەڵ هەبوو بەڵێ دواترە گەڕێمەوەرات ماوەسە حەسەن تۆ باسی ئەوە تر کە ئێوە لە 27 ڕەمەزان کۆبوونەوەیەکتان کرد ئەو کۆبوونەوەیەکی گشتی بوو کە باس کرا پێشتر بڕیارتاندا لە نوێژی جەژنا بیکەن بە مناسبەیەک و باسی ستەم و باسی نەیارەتی بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام بکرێ ئێوە چیتان کرەوەتان جێبەجێ کرد لە مێنبەرەکانەوە چۆن کراچکە دوای ئەوە بزانم سەردەمی تر هیجرەتی تۆ وەکوونەوەی یەکەم و سەرەتای بردنە دەرەوەی بزوتنەوەی پەیوەندی بۆ وڵاتی ڕۆژهڵاتی کوردستان دەست پێەکات مامەسە بەر لەوەی کە ئەمە ئەوە بێتە پێشێ بەر لەوەی کە کۆبوونەوەی چاخوڕنەی بێتە پێشێ دیارە ئەمن چەند فعالیت یەکەمە بۆ چونکی من وەکو کە عەرزم کردی لە سوورە قەڵاتەوە کە ماڵم هاتەوە بۆ ئێرە لێرە دانەنیشم هەروە بە ئاسانی فعالیتم یەکجار زۆر هەبوو یەکێک لە فعالیتەکانم ئەوە بوو کە 6 وەزیر لە بەغدایەوە هاتن گەڕان بە هەموو هەرێمی کوردستاندا کۆبوونەوەیە کرا لە تۆسووران لە مزگەوتی گەورەی تۆسووران من لەوێ وتارێکم خوێندەوە لە وتارەکەیدا
ئەوە وەکو ئیعلانێکی حرەکاتی ئیسلامی وابوو وەکو ئیعلانێکی حرەکەی ڕابطەی ئیسلامی وابوو لەو ئەو تارم وا پەیوەندیت کرد بوو تەمان تۆ هەم بوو پەیوەندیم لە لە هەفتەوە پەیوەندیم هەبوو بە شێوەیەکم قسەکردن بە شێوەیەک وەزیرەکانم هێنانە جۆش و خۆش دوای نوێژی عەسری ئەو ڕۆژە هاتنەوە بۆ مزگەوتێ بۆکنم پیرۆزبایان لێکردم حتا قسەی بابەکری مەحموود ئاغای کە وەزیر بوو ئەو کاتە لەگەڵ بوو قسەیەکەم قسەی ئەوە بووکتی مامۆستا خۆزگایەکی لەم هەرێمی کوردستانیدا چەند مامۆستایەکی وەکو تۆ سەریحمان هەبوونایە میلەتی کورد بۆ حاڵەتی نەدەگەیشت کە ئێستا پێی گەیشت و هاتن بۆ دیدەنیەم بۆ پیرۆزبایان حتا وەکو ئەو مامۆستایە داوای ئەو بابەکراغا داوای لێکردم وتی حەیفە پیاوی وەکو تۆ نەناسراو بێ پێم خۆشە لە لای سەدام حوسێنی باست کەم و بانگت کا و ئەتۆش ئەوانە ناناکتم نەکەی وتم ئاگال لێ بوو بابەکراغا من ئەو هەموو جەماوەرەم هەبوو ئەمن ئەو جەماوەرەم هەبێت چم داوە لە سەدام حوسێنی بەڵام چەند جار لە وتارەکەیدا پێم دەگوت کاکە بچنەوە ئەمە چ دەڵێن ئەوەی بە ئاغاکانتان بڵێن جا عەرز دەکەم ئەمە یەکێک بوو لە یەکەم هەنگاو بوو بۆ من بەڵام هۆکارەکانی پێم خۆشە ئەوەم لێ بپرسی هۆکارەکانی ئەوەی کە ئەتۆ بیری لەوەی کردەوە کە بڕۆی و هەنگاو هەڵبگری بۆ ئەوەی چ بوو هەنگاوەکان چ بوون یعنی پاڵپیۆنەرەکان چ بوون بەزگەر لە وەک لە سەرەتا پرسی بەزگەر لە پاڵپیۆنەرە وەکوڵێ هەم لە ناوخۆی کوردایەتی هەم حستەمی بەعس ئەمانە دوو پاڵپیۆنەری ئەساسی ئەکرێ لە ژێر ڕووناکی ئەوەشا پاڵپیۆنەری کابوو بێ وایکەبی لە دروستکردنی با سیستەمەکانی حیزبی باز نەکەین جوجی هێندە معلومە هێندە معلومە هەموو کەسێک دەیزانێ مەسەلەن یەکێک لە ئەو ئیبادەی کە مامۆستا قادر باسی کرد مەسەلەی ئیبادەکردنی میلەتی کورد و لابردن و ئەو بەرنامانە ئەوە لە ئارادا بوون من باسی ئەو مەوزوعانە ناکەم بەڵام مەسەلەی تەداخلی سیاسی هەرێمی کوردستان کە ئێمە هەمومان کورد بووین ئەو شۆڕشە کە لە یەکەم ڕۆژەوە کە شۆڕش دەستی پێکردووە لە 61 و ئەوانەوە دەستی پێکردووە کورد هەموو ئەو شۆڕشەی کردووە بە هەموو کورد کردوێتی باشە بۆ دەبێت جەماعەتێک ڕاستەوە بن جەماعەتێک کە بچەوسێنەوە خۆیان بە کورد بزان بەڵام خەڵکێتی ئەمجا مەسەلەن وەکو عەرزم کردیم لە سەرتاوش باسی ئەوم کەوتم چۆن کۆمونیستی ئێرانی دەستیان کرد بە شەهیدکردنی مامۆستایان کۆمونیستەکانی ئێرەش هەمان دەستور ئەم بەرنامەیان گرتە پێشێ خەبەریان بۆ هێنام ئەو کاتە کوتیان مامۆستا دە مامۆستا ناویان هەیە لە لای ئەوانە کەوانەی یەک بە یەک ئەو دە مامۆستایانە شەهید دەکەن یەکێک لەوانە ئەو مامۆستا عومەرە بوو کە شەهید بوو یەکیان لەوانە مامۆستان بەلاهینی کانیبیە بوو یەکیان لەوانە کاک عەلی باپیر بوو یەکیان لەوانە مامۆستا شێخ محەممەد بوو چەند مامۆستایەک ناویان هەبوو کە ئەوانە ئەمن معلوماتی تەواوم هەبوو کە ئەوانە هەمویان شەهید دەکران من یەکێک بووم لەو کەسانە کە لەو کاتەیدا چوومەوە بۆ تەعزیەی لە هاتنەوەکەمدا مەفرەزەم بۆ دەرکرا بوو کە بمکوژن بەڵام بەرنەکەوت بووم تێپەڕی بووم فەریام نەکەوت بوون هەتا بۆ بەیانی ئەوە بوو کە هیچێک لە مەسوولەکانیان میوانی برایەکیم دەبێت لە کاینتی لەوێ دەڵێ ئەو مەلە حەسەنی کاینتی ئێستەک بابە چییە ئەویش دەنەوەڵە برای عەدیا دەڵێ کاکە ئەو کابرایە چی کردو دەڵێت بزنە تێش و شوانی خواردووە ئەوەندە هجووم دەکاتە سەر ئەو خەڵکەی وەڵڵا بڕیاری کوشتنی دراوە لە هەر شوێنێکی بەرپەلانیان بکەوێ دەیکوژن جا ئەوە بوو کە ئەمن بۆ خۆم چم لەگەڵ مەسوولەکانیان دانیشتم و قسەم کرد و گەیشتی نەخەنەعەتەوە یەکێک بوو لە پاڵپیۆنەرەکان یەکێکی تر لە پاڵپیۆنەرەکان ئەوە بوو کە ئەمە کە دادەنیشتین لەگەڵ پێشمەرگەی لە هەر حیزبێکی رابووە لەگەڵ ئەو خەڵکەی دادەنیشتین یەکەم قسەیانەوە بوو بە ئێمەیان دەگوت کجا مامۆستا ئێوە هەر قسەتانن کردەوەتان نییە ئەگەر ڕازەکەن کردەوەتان هەیە فەرمونون ئەوەش خۆ دەبێت مامۆستایەک پێشمەرگە بێ دەبێت مامۆستایەکەوە بێ جا ئەمانە چەند هۆکارێکی ئەگەر ئێوە ڕاستەکە فەرمووە چەکەن ئەوش دیفاع بکەن بەڵێ جا ئەم بەڵام چم لەگەڵ چێچێکی هەڵبگرم لەگەڵ ئەو کەسەی چی هەڵبگرم کە شەوێ ئەمین نەبم لە سەنگەرەکەیدا نامکوژێ نەخێر ئەوە نابێت ئەمە تا ئێرە هۆکارەکان بوو بەڵام تۆ من ئەوە بۆ بینەران بگەڕیتەوە من لە بەرنمەیەکە لەگەڵ مامۆستا عەبدوڕەحمان نەورەسی باسی تۆکە کە تۆ هاتوویتە سلێمانی و لە سێمانیەوە پێکەوە ڕۆشتون بۆ ئێران ئەو ڕۆشنتان چۆن وازام ئەوە سەرەتای ئینتیلاقێکی هین بوو جگە لەوەی کە باسی ئەوەت کرد خەڵکت ناردووە مامۆساش خەڵکیان ناردوو لە سێمانی و وەجبەی کە نێراوە بەرتر بەڵام ئەو سەردانەی ئێوە لە سەرەتا چۆن هاتیتە سێمایی چۆن ڕۆشن بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ ئەمجا دێمە سەر ئەو مۆزوعی بەڵێ ئەمجا کە ئەم هەموو هۆکارانە کۆبوونەوە و دوای ئەوە
لە دوای کە من لە وتاری نوێژی جێژنی ئەو ساڵ ئەو ڕەمەزانەیدا و هەروەها لە وتاری جمعەیدا زۆر بەتوندی ئیدانەی ئەو مەوزوعەم کرد دوای 2 ڕۆژ خەبەریان بۆ هێنامەوە وتیان مامۆستا وریای خۆت بە ئەمجا من ڕۆژی سێهەمی جێژنێ ڕۆژی سێهەمی جێژنی ڕەمەزانی ئەو ساڵە لە ماڵە خۆمان بەڕێکەوتم بڕۆم بۆ ئێرانێ بەڵام لەبەرەوەی کە من لە ڕووی تەنزیمەوە لەگەڵ حاجی عەبدوڕەحمان پەیوەندیم هەبوو بۆیە لێرەوە ڕۆیشتم چوون بۆ سلێمانی کە چوون بۆ سلێمانی لە بازاڕی تووشی حاجی عەبدوڕەحمانی بووم کوتم کاک حاجی ئەرێ کاکە ئەمە چ بکەینە تا کەنجی ئەو مۆزوعە ئاوا بێ و خەڵک بمان کوژێ و بمان بڕێ و بمان شوێنێ و ئەمە چێ ئێوە خەبات و پێ ناکرێ و پێشمەرگاتی بۆ ناکرێ و گەحەر نەبێ مەوەستە بەنێتی ئێران من لێرەوە کە ڕۆیشتم بەنێتی ئێرانەوە چمیانی بەو نێتەی خۆشت دوت بە ماڵم بە منداڵەکانم گوت هەتا بۆ نمونە 3 کولێرم لە پشتێنەکەم هاویشتن بە منداڵەکانی خۆم گوتم ئەمنەوە دەڕۆم بەڵام ئەگەر کەسێک گوتی مامۆستا لەکوێیە چونکی مەلای مزگەوتێ بووم ئەگەر ڕۆژێکی دیان نەبوومە حتما خەڵک دەیزانی کتم ئەگەر دنیا بوو کوتیان لەکوێ برێت چۆ بۆ هەولێرێ نەڕێ چۆ بۆ سلێمانیە بەڵێ جایتر ئەو ڕۆیشتم و ئەوێن بەجێ هێشت و ڕۆیشتم بۆ سلێمانی لە سلێمانی لە بازاری تووشی کاک حاجی بووم لەگەڵ کاک حاجی قسەمان کوتم کاک حاجی ئەمن بەڕاستی بۆیە هاتووم کە بچم بۆ ئێرانێ ئایا دێی من لە خزمەتە ڕابێم بۆ ئێرانێ و بچینیان ناکوتی بۆ دێی وتم ئەرێ وەڵڵا ئەوەنی هاتووم کاتە ئەویش نێتیە بۆ بڕۆ دیارە ئەوە دەری دەخست دەسەرەوە کە ئەویش هەمان دەسر وەکو من تەسمیمی گرتبوو نێتی هەبوو بەڵام ئاگاتان لە یەک نەبوو بەڵام ئاگامان لە یەکتری نەبووە تا ئەو سەعاتێ بەڵێ جاوە بوو ئەو ڕۆژە من لە خزمەتی دامامەوە میوانی شەو لە ماڵی ئەوان بووین و بەڵام شەو ئاگال لێبێ ئەوەشمان لەبیر نەچێتەوە لەبەرەوەی کە جنابی کاک حاجی و مامۆستا ئەحمەدی خانەقایە هەردووچیان ماڵیان لە شوخەکانی کن سەرادا بوو ماڵەکەشیان لە یەک قاتیدا بوون شەو لەگەڵ مامۆستا ئەحمەدی دانیشتین و باسی ئەو مۆزوعەمان یەکجار و زۆر کرد تا سەعات 12 شەوێ قەرار وا بوو مامۆستا ئەحمەدیش لەگەڵ ئێمە بێ بەڵام کوتی لەبەرەوەی کە کوتی کتێبخانەکەم من زۆر گەورەیە کتێبخانەکەم تاڵان دەکرێت هەتا کتێبخانەکەی دانەمەزرێنم من نام ئێوە بڕۆن لە پێشەوە بەڵام ئەگەر هیچ شتێک و بۆ کرا پەنایەک دەستکەوت شتێک و معلوماتێک و دەستکەوت ئاگادارم کەنەوە جا ئەوە بوو ئەمە ئەو شۆی لە ماڵی حاجی عەبدوڕەحمان ماینەوە بەیانی سەعات 8 و ئەوانە بەڕێکەوتین بۆ نیوەڕۆیە چووینە سەی سادق میوانی مامۆستا عەلی بیارەی بوون خوافیکە ئەخوا نیوەڕۆیە لەوێ بووین و پاژنێژێکی درەنگ بەڕێکەوتین چوون بۆ خوورماڵ لە خوورماڵ میوانی مامۆستایەکی بوون کە من بەداخەوە نێوەکەم فەرامۆش کردووە شەو لە خزمەتیدا بووین و زۆر باسی مۆزوعیمان کرد و زۆریش خۆشحاڵ بوو مامۆستا و زۆر پێشنیار و ئامۆژگاری کردین و ئەمەش بەیانی لەگەڵ تووتنەوانان بەنێو تووتناندا ڕۆیشتین و چوینە ئەحمەداوە بەڵێ لەگەڵ کاک حاجی چوینە ئەحمەداوە میوانی مامۆستا ئەحمەدی بووین مامۆستا مەلا ئەحمەدی ئەحمەداوە بەڵێەوە هەر نەک ئێوە هەر زۆربەی ئەوانەی هیجرەتیان کردووە ڕۆیشتە ماڵی ئەوان و لێوە دواتر چوونەتە دیوی لە خزمەتیدا بووین و قسەی زۆری قسەی زۆر خۆش بوون و شوێنێک مایتەوە لە ئەحمەداوە ئەو ڕۆژە ماینەوە لە ئەحمەداوە نان و چامان خوارد و پاژنێژێ فەرمووی شوێنەکەیە لە پشتی بەسەرچاوی زەڵمدا ناڕۆی بۆی لا دەدەی وتیمە قەڕێکیان لەوێ پێم وایە عەوڵاغا لەوێدا دەنیشێ مەسوولی لقا هەروون لەوێ وەرەقە بۆ دەکەن ئەمەش کە چوین لەوێ نەبوو کتیان وەڵات لە وشکەناوە هەستان لەوێ ڕۆیشتین بۆ وشکەنا و لەوێ وەرەقەیان بۆ کردین و ئەو جا سەر کەوتین کە تینوایەتی زۆر تینی بۆ هێناین بە حەدێک تینوایەتی تینی بۆ هێناین هەردووکمان چاومان کەم حکم بوون یعنی چاومان نەبینان بەڵام پێم خۆشە ئەوەی باسکەم کە وەکو موعجیزەیەکی وەکو موعجیزەیەک خوای گەورە نیشانی من کاک حاجیدا زۆری نەما بۆ ڕۆژ خەریک بۆ ڕۆژ ئاوا بێ ئەگەر شەومان بەسەردا باتە بەس تۆ مامۆستا نەورەسی ئەمە فقط هەر بە پێ ڕۆشنیان بە پێ و بە ناڕەحەتی و زۆر بە ماندووبوونیی زۆرەوە ئاومان پێ نەبوو تینواتی تینی بۆێنین تووشی کاروانی دەبووین ئاویان نەدەداینێ ڕۆیشتین تقریبا نیو سەعاتێکی ڕۆژ مابوو ئەگەر بگەیتانە ناو پازدارەکان دەنجیان نەدەداین دەیان کوشتی لە سەعاتێکیدا نەمان دەتوانی 20 متر بڕۆین چی بوو ئەو معجیزەیە وەکو معجیزەکە ئەوە بوو بڵێ ئەوە بوو کاک حاجی لە پێشمنەوە دەڕۆی ئەو تۆزێک لەبەرەوەی وەرزشتی وای هەبوو تااقەتی هەبوو تقریبن لەوانەیە 15 مترێک لە پێشمنەوە بوو بێ من لە دوای ئەوی بووم تێپەڕی ئەو بەڵام ئەمن وەختێک ئەوە تەماشای پێشۆم کردن دەبم چاو دەبینان گۆمە ئاوێکم دی کە لە کاروانە کەشمان دەپرسی ئەرێ ئاوی لێ لەو سەر ڕێبازی یان ڕێنێت دەیگوت هەتا نسنە نێو پازارەکان ئاوی لێنە
سبحانڵە کە وەختێک تەماشام کرد گۆمە ئاوێکی چاک تازە گۆمەکە پڕ دەبوو خەریک بوو لە بەری بڕوە ئەمیش بانگم کەوتم کاک حاجی کوڕە ئاو کوتی کوڕە مامۆستا ئاوی چی ئەوە گاڵتەم پێ دەکەوتم نەوەڵا قوربان گاڵتت پێ ناکەم و ئاویش وەرە بە ئاوێ بخۆینەوە وەڵا کوتی کاکە ئەگەر بم توانایە بێمەوە بۆوێ ئەمن چ ناڕەحەتێکم لێ بوو وەڵا دەکتم باشە من بخۆم ئاوم خواردەوە گەڕام قدووی بیپسی و ئەو جۆرە شانەی لێ بوون دوسێ قدوم شتن و پڕم کردن و بۆم برد و هەر دەوێت کە ئاوەکەمان خواردەوە هەرجێ بەجێ لینگەمان شکان ئەوجار لە برسان ئەو کولێرانەی کە لە ماڵێ لە پشتێنەکەم هاویشمون لەوێ بە فریامان کەوت ئەو سێ کولێرەیە لەوێ فریامان کەوتن کولێرەکانمان خواردن و هەر بڕینەوە ئەوەی کە پێمان وابوو شەومان بەسەر دێ و ناگەینەوە بە دوو سێ دەقەن چوینە نێو پازدارەکان ئەوانیش زۆر ئیستیقبالێکی چاکیان لێ کردین و بە خێراتنیان کردین و دوای نردیانین بۆ یەکێک لە مەقەڕەکانیان گوتیان بچن لەوێ نانی بخۆن و دوای دێمە سەر ئەوە مەگە بۆ بەشێکی تازە لەم بەشان ماوەی بەرنامەکە نەماوە بە دو قسە بچمەوە بە لای مامۆستا قادر مامۆستا قادر ئەو بەرنامەی کە دانرا لە 27 ڕەمەزانە بۆی لە جەژنە هەموو مامۆسایان باسی زوڵم و ستەم و وەستانەوە بۆ دژایەتی ئیسلام بکەن ئەندازەیەک جۆرێک لە پلان و بەرنامەی بزوتنەوەی پەیوەندی تیا بۆ چکار بەشێکی زۆری قیادەکانەوە مامۆسایانی ئاینیشی تیا بۆ لەو نیمچە خۆی ئەعلانکردنا تۆش وتاری جەژنت هەبوو بەشداریت کرد ینی ئەو بەرنامەتان جێبەجێ کرد لە دوای بەڵێ وتارمان هەبوو لە دوانێکە مزگەوتی جەژنەوە ئەنەمان هەبوو بەزی جومعینا جمعە لە ڕانی بەس یەک جومعە دەکرا مزگەوتی گەورە لە جەژنەکە باست کردەوە بەڵێ نەک لە جەژن لە هەتا ئەو چەند ڕۆژەی ڕەمەزانی کە مابووی دوو ڕۆژ لە ڕەمەزاندا باسم کرد جا ئەو جار بەنسبەتی ماوەستا ئەو ماوەستانە ماوەستە مەلا عەلی هەڵەبجەی خوا عەفویکە وتاریشیدا تەبەن زۆر تون جوڵایەوە کوتی ئەوەی کە ئێستا خۆی بە پێشوای میلەتی کورد دەزانێ ئەو کاتەی کە حیزب میلەتی کورد کە ئەوها لێ دەکرا و کە ڕادەگوازرا و ناڕەحەت دەکرا ئەو کاتەی ئەو دەگوت بەدەست من بێ ئەوە دەسووتێنرێن و خۆڵەکەسیان لە بەحری ئەحمەر دەکرێت ئەگەر سێقەش ناکەن تا پێتان بڵێ ماخی لە دوایتی ئەوە مەلاماتۆر بوو ئەو کاتی وەزیری دەوڵە بوو لەناو جا مامۆستا عەلی سوێندی خوارتی 4600 کەس لای من خۆی ناونووس کردووە مانای ئەو کاتی کە ئامادەی ڕوبەڕووبوون ینی ئەو کاتێ وەکو ئاڵیانێک وا بوو ئەوەش بوو لە دوایدا کە زۆری پێ نەچوو لە دوای دیکەوان ڕۆیشتن ئێوە ئەو خەبەرەی مامۆستا حەسەن وان کە هیجرەتیان کرد و ڕۆژن ئێوە لەو کاتانە لە مەنتیقەکە کە ئاگاتان لە جم و جوڵەکە بوو ئاگاتان لەمان بوو وەڵای من تەوان دوای بیستم کە مامۆستا حەسەن ڕۆیوە تێگەیشتی چونکە ئەو کە ڕۆژوە پرسیوە کەس نەکردووە دوای بیستم کە ڕۆیشتووە بە مشاوەرە نەبوو بەڵام وەکو پێ دەڵم ئەو پەیوەندیە ئەو وەحدەت و یەکگرتنە بە تەسیری زۆری لەسەر بەشی زۆری مامۆستاکان پەیدا کرد چۆن بۆ نمونە لە ڕانی ئێمە بڕیارماندا کە معارەزەی حیزب بەعس بکەین یەکی لە معارەزەکان ئەوە کە ئەوان بڕیاریاندا دەبێت لە هەموو مزگەوتەکانی کە جومعی لە دەکرێت دوعا بە سەیدە ڕئیسی بکرێت بڕیارماندا نابێت یەک کەس دوعای بکە وای لێ هات بۆ خۆی تەسیری ئێوە بۆ گزانایانی لە مانتیقەکە بە خەڵکیشتان ئەو وەحدەتە وای لێ هات کە ئەمە بۆی کە هەرچی بازگوتی بە قسەی نەکەین تێگەیشتی لە بەرەوەی خەڵک باوا تێ نەگە کە ئیلا هەرچی گوتی دەبێ بڵێن بەسەر چاو ئەوە بکەمە وعدماندا یەک کەس وتاری نەدەخوێندەوە دوعای بۆ نەدەکرد حتا گەشتە ئەو خۆناغی دەمەوێت ئەوەسان بۆ ڕوونکەمەوە لە دوای دەگەیشتەوەی کەوزار ڕسمیان هێنا دەبووە هەرچی مزگەوتی جامیعەی ڕسمەکەی هەڵواسن ئەمە لەوەش لە بڕیارماندا نابێ هەڵیواسین هەموو مانتیقەکە لە ئەو شوێنانی ناوچە هەبوو لەوانەیە هاکرا بەڵام بەسم کاریگەریەکەی ئێوە ئەو جار لەگەڵ ئەوشدا کە لە دوایدا تەوەن ئەو سانت بۆ باسکەم کە ئەمە معارەزەمان چۆن دەکرد جارێک چەند وەفدێکی باڵا حیزب باس هات لە کاتی شەڕی ئێران و عێراق هات بۆ ڕانی هات نە منەظەمەی لەوێ تەوەنتیان دەبێ بێن نردیان ئەمە لە مزگەوتی گەورە دانیشتین مامۆستاکان بە زۆری لێ دادەنیشتین دەبێ بێن ئیشیان بێمەشمان کاکە ئەمە ئیشمان بەوانی ئەوانیشان بەمە دەبێ ئەوان بێن بۆ وێرە نەچوین بە قسەیانەوە
ئەوان هاتن لە دوایدا دەستیان بە پێ هەڵگوتنێمان کرد ئێوەن ئەحفاد سەلاحەدین و نەوەی سەلاحەدین و سەلاحەدین ئەوە ئازاب بووە و دەبێ ئەوەش ئازابن دەبێ ئەوە بە تایبەت لە وتارەکاندا بەخسی منجەزات سەورەی بکەن سەورەی چی کردو چی نەکردووە ئەمەشتمانجا پێش بۆی ناکەم بە بەخسی بکەنەوە هەموو کەس جوێ لە ڕادوێتی ئاخر نابێتوانەوە کابرا لەبەر مەڕیە ڕادوێکی بەگوێەوە تی ئاخر خەڵک بەخسەوە چاتر بڕوا دەکا ئەمەشتمان ئاخری مەسەر یەک جارێکە بەحسمان کرد مژۆ گۆمان لێدی خەڵک بڕوامان پێ ئەمە هەشتا و چەند بوو ئەم مناقەشانە ئەوە لە هەشتاکاندا بیست دەبێت تێگەیشی چونکە لەبەرەوەی دیارە شارەکە لە هەشتاوە دەستی پێ کرد بەس من ئەو تاریخم نەنووسیوە لە دوای دەگەڕانەوە مە بەخسەمان نەکردن ماوەسا ئەو کاتانە بژوتنەوەی پەیوەندی من ئەڕۆمەوە بۆ لای بە تەوەری بەرنامەکەمەوە یعنی ئێوە ئەم مناقەشە و جەدەلانە هەبوو یعنی سیاسەتی ئەوانیش بووان ئاگیان لە مناقەشانەی ئەوە بەڵێ ئەمە وەکو پێ دەڵم ئەوە هەبوو بەڵام لێرە تەمەن ئەوان لەو هەموو شتانە نەبوو کەمە دەمان بەس ئەمە وەکو پێ دەڵم لە بیدات و ئەمە لایانی دینیەکەی والێکردن ئەو وحدە تەمان هەبێ ئەو جا لایانی نەتەواتی کەس هاتە گەڵێکەمە لەبەرەوەی تەماشامان دەکرد چ خەتەری لەسەر نەتەوەکەمان هەیە وامان کرد کە ئەو خۆشی عاری بزوتنەوە کەشتان هەر ئەوە بوو لایانی ئاینەکە و ڕابیت و یەکگرتن و یەکدەنگی و هەروها وەسانەوەی منسبی ڕۆستابی ڕۆڕابێت ئەو هەر شعارە و ئاەتی بزوتنەوەی پەیوەندی وەریگرت بڵێ جا بە هەندێک لەو نمونانت بۆ باسکەم کەمە دێمە سەر نمونونەکان بەڵام ئەخەمە بەشێکی تر بە کۆتایی بم بەشە بین وازام هاوکارانم ئەڵێن ماوەی بەرنامەکە تەواو بووە زۆر سپاس بۆ مامۆستا مەلا قادر هەڵۆنەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان سپاس بۆ مامۆستا حەسەنکانی توی نەوەی یەکەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان کە لە بەشی 16یەمی بەرنامەی سۆراغی مێژوو ئامادەبوون بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شەوەیاتمە کۆتایی بەشی 16یەمی بەرنامەی سۆراغی مێژوو تایبەت بە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان ساڵی 1970 بۆ 1970 تا بەرنامەیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو.